بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زۆر جار کە بە شتێک ئەڵێین بێژیان وا حاڵیە بین ئەمە مردوویەکە و هیچ هەست و سۆز و هیچ جۆرە شعور و هیچ جۆرە ئاگاییەکی نییە. با بزانین لەناو ئەم قەبر و لەناو ئەم گۆڕانەیە چییە گوزەرێ و ئەمانەی کە ئێستاکەنە لێرە پێش ئێمە کەوتون ژیانیان چۆنە؟ ئایا ئەژین یان سڕن یان بە ئاگان؟ تا چەندێک لینکیان بە ئێمەوە هەیە و تا چەندێک ئاگایان لە خۆیانە و تا چەندێک پەیوەندیان بە خۆیانەوە هەیە. بۆ ئێرە چین ئاگاتان لێ بێ خۆشەویستەکەم لەبەرەو خۆزگایەک پێشەوەی وەکو ئەوان بە حسابی ئێمە بێ ئاگابین لێرە بە ئاگابووینایە بمانزانایە ئەمان چیان لێ هاتووە و ئێمە بەرەو چۆچین. ئەوەی کە لێرە ئەگوزارێت بەرزەخێکە، واتە دیوارێکە، واتە بربەستێکی تەواوە لە بینی ئێمە و ئەوانە. بۆیە ئێمە ئەبینی هەست بە هیچ شتێکی ئەوان ناکەین و نایەنزانین چییە گوزەرێ و چی ئەکرێ. ئەینەن وەکو یەکێک وایە کە هیتفۆنێکی کردووەتە جۆی یاخود بە شێوەیەکی وایرلێس لینکی هەیە لەگەڵ یەکتریا، ئەمانە بەس خۆیان جویان لە خۆیانە و دەوروبەرەکەیان هیچیان لێ حاڵی نابن. مردوەکانیشمان هەر بەو شێوەن کە ئەوەی کە لای ئێوان هەیە جیاواز لەو ژیانە، واتە حاجزێک هەیە هەتا وەکو نەمرین ئەو حاجزە تێ ناپەڕێنین. بۆیە خۆشەویستەکانم ئەوەی کە هەیە لە ناو گۆڕە جیاواز لەوەی ئێمەیە. ئێمە ئیمانمان وایە کە پێغەمبەران لە ناو گۆڕەکانیان نازیندون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: مررت على موسى ليلة أسري بي عند الكثيب الأحمر وهو قائم يصلي في قبره. بەلای موسایە تێپەڕیم لای لمێکی سوور. دیارە پێغەمبەری خوا ئاماژەی داوەکە موسا لە کوێ نێژراوە کە تا ئێستاکەنەش گۆڕەکەی دیار نییە. لەناو گۆڕەکەیە بە پێوە بوو نوێژێ کرد. ئێمە ئیمانمان وایە کە لاشەی پێغەمبەران ناخورێەوە بە زیندوێتی ئەمێنێتەوە و لاشەی شەهیدەکانیش بە هەمان شێوە. بۆیە فەرمێ: الأنبياء أحياء في قبورهم يصلون. تەنها پێغەمبەران لە ناو قەبرەکانیان نازیندون و نوێژەکەن. کەواتە ئەمە مسەلەماتە. پێغەمبەران لاشە و ڕۆحیان زیندووە و عیبادەتیان ئەکەن، چونکە ئەمە نەفەس و ئەوە خواردن و ئەوە تاقە وزەی ئەوانە بەوە نەبێ شەحن وەرناگرن. غەیری ئەمانیش شەهیدەکان کە خوای گەورە قبوڵمان فەرمێ بە شەهید، فەرمێ: ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أموات بل أحياء عند ربهم يرزقون فرحين بما آتاهم الله من فضله. فەرمێت وانەزانن ئەوانەی کە لە پێناوی خوای گەورەیە شەهید بوون ئەوانە مردوون، بەل ئەحیا، ئەوانە زیندوون. زیندوێتیە کە دەئەونەی ئێمە ئاگایان لە دەوروبەر و ئاگایان لە ژیان و ئاگایان لە کەون و ئاگایان لە ئەو حیاتەی کە خۆیان خوای گەورە بۆی فەرامێناون لە باشدا زۆر بە ئاگاترن لە ئێمە. بەعەکسە ئێمە زۆر جار غەفڵەت و وەنەوزیەکمان بۆ دێ، ئەوان ئەمەش نایەنگرێتەوە. بۆیە جارێکیان سەلیمی کوڕی عومەیر لەگەڵ کۆمەڵای هاوڕێیە بەلای قەبرستانێکا تێپەڕ بوون، تۆزێ تەنگاو بوو، وتی ئەمەوێت دەست بە ئاو بگێنم. وتیان هەر بچۆ پاڵ قەبرێکە و لە پاڵ شاڵێکە ئەتوانی ئیشی خۆ بکەیت، دەست بە ئاو بگێنیت. دەستی کرد بە گریان، فەرمی: والله إني لأستحي من الأموات كما أستحي من الأحياء. والله من شرم لمردووەکەم وەکو چۆن شەرم لە زیندووەکەم. یعنی ئەمانەش هەستیان پێکرێ بڵێ، هەستیان تایە بڵێ، بە ئاگان بڵێ. بۆ جایز نییە ئینسان لەسەر قەبرێ دانیشێ پیسایی بکە یاخود پیسایی بەجێ بێڵێ. هەر کەسێک ئەچێتە ناو گۆڕەکەی خۆشەویستەکەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: إن أحدكم إذا مات عرض عليه مقعده بالغداة والعشي. فەرمێ هەر کەسێک کە ئەمرێت بەیانی ئێوارە شوێنەکەی خۆی پیشانە درێ لە ناو گۆڕەکەیە، پێڵێن هەستەوە شوێنەکەتە ئەڵڵاه، بەیانی هەستن بۆ خەبەرە خۆشەوە، خەبەرەکەنەوە بڵێن دەرچوویت، ئاها شوێنەکەت، ئاها جێگەکەت، ئاها مەنزڵەکەت لە بەهشتا. ئێوارەشە دووبارە بیری خەنەوە، بەڵام چۆنە و چییە ئێمە لێ حاڵی نابین. پەنا ئەگرم بەخواش ئەو کەسەی کە جەهەنەمیە بە هەمان شێوە دوو جار ڕایە چەڵەکێن و خەبەریەکەنەوە، جگا لە عەزابەکەی خۆی
بیریشە خەنەوە ئەگەر زیندوو بیتەوە ئەگەر قیامەت هەوە ئەوە شوێنەکەتە کەواتە ئەوەی کە لێرە ئەگوزارێت زۆر جیاوازە لەوەی کە لای ئەوان هەیە هەتا ئەو حەدەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن أحدكم إذا وضع في قبره وتولى عنه أصحابه وإنه ليسمع قرع نعالهم أفرميد أويك إنسانك لقرى أن يجري هاوڵەکانی خزمە نزیکەکانی دایە پۆشن و بەجێڵن جۆی لە تەپەی پێی نعلەکەیانە واتە ئەگەر ئێمە جۆنێنین بە ئەرزەوە جۆمان لە تەپەی پێی پێڵاو نییە بەڵام ئەو لە ئەرزەکەیە چونکە زەوی گەیەنەرێکی باشە جۆی لە تەپەی پێی ئەوانن کە ناشتویانە و ئێستاکەنە بەجێڵن الله لەمە خۆشترتان پێ بڵێم فإن الميت يستأنس بالمشيعين لجنازته بعد دفنه تۆگەر کەسێ بناسیت بمرێ ئەڵێ ئەو نەچی بۆی تازیەکەی نەچی بەسە قەبرانەکەی ئەڵێ بەخۆ خۆ من هەر ئەو مەناسی بەخوا کەسی تریان لێ ناناسم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مردوو ئاگای لە هاوڵ و ڕەفیقەکانێتی لە خزم و کەس و کارەکانێتی کەی نێژن چۆن ئێمە خۆمان پیشانی خاوەنی مردووەکەین و خوا لێی خۆش بێ و خوا عافوی کا و خوا زاتان باتەوە مردووەکەش ئاگای لێتە ئیساکەنە تۆ چویت بە تەنیا ئەوەت ناسێ فەرمێ الميت يستأنس نەک ئەوە هەر دڵیشی خۆشە بێ ئەڵێ ئەو فڵان کەسیش لە جەنازەکەمایە لە پرسەکەمایە ها دوعام بۆ وەکات هەتا ئەو حەددە ئینسانەکە ئاگای لێیەتی واتە ئەو ئاگای لە تۆ نابڕێت بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ استغفروا لأخيكم وسلوا له التثبيت إنه الآن يسأل دوعای خێر بۆ براکەتان بکەن دوعای بۆ بکەن خوای گەورە سەقامگیری پێبەخشێ زمانی پاراوکە لەسەر جوابانەوەی مەلایکەتەکان چونکە ئێستا پرسیاری لێ ئەکرێ واتە بە ئاگایە دوعای بۆ ئەکەیت تۆ ئەڕۆیت ئەو هاتووە لە ئیمتحانایە واتە هەموو جانی سترێسە ئیستاکەنە ساکەنە وا خۆی حازر کردووە هەموو گیانی ئەدرینالین و هەموو جانی تاقە وزەیە زۆر لە تۆ بە ئاگاترە چونکە ئێستا پرسیاری لێ ئەکرێت تۆش کە دوعای بۆ ئەکەیت هەر بۆ ئەوەیە لەسەر جوابی مەلایکەتەکان بتوانێت زمانی پاراوە بێ وەڵامێکی دروستیان باتەوە بەڵێ نەکەرەوە خۆشەویستەکەم مردوەکان لە ناو گۆڕەکانیانە یەتەقابلونە فی البەرزەخ یەکتری ئەبینین ئاگایان لە یەکتریە جاریکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چوو بەسەر قەبرستان ئەم دوعای خوێن فەرمی السلام عليكم أهل الديار من المؤمنين والمسلمين وإنا إن شاء الله بكم لاحقون أسأل الله لنا ولكم العافية سلامي خواتان لێبێ منەگە بێمە خزمەت جەنابتان یان لە کەناڵێکەوە دەرکەوە مەڵێم السلام عليكم ورحمة الله وبركاته دڵنیام ئێوە گوێتان لێ و سەلام بەکەشم ئەسەنەوە بە هەمان شێوە کە ئەچیتە ناو قەبرستانێکەوە سڵاوی خواتان لێبێ ئەی ئەهلی دیار ئەی خەڵکی خانووەکان ئەی خەڵکی یەکەی نیشتە جێبوونەکان ئەی خەڵکی پرۆژەکان سەلامی خواتان لێبێ ئێوە پێشینەکانی ئێمە و ئێمەش بەدواتان نادەین داواکەین لە خوا گەورە کە لە ئێمە و لە ئێوەش خۆش بێ تا ئەو حەددا بەڕاستە و خۆ پرسیاریان لێ یەکەیت بەڵێ بەڕاستە و خۆش سەلامیان لێ یەکەی بەڵێ بۆیە مردوو لە ناو گۆڕەکانیانە حتا وەکو کافرەکانیش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەدرە دوای 3 ڕۆژ فەرمێت خۆی کۆکردەوە سەحابەکان هەمیان بە دوایە چومزان پێغەمبەری خوا بۆ چۆچێ یەکێکیان وتی لەوانەیە پێغەمبەری خوا ئیشێکی خۆی هەبێ دەست بە ئاو بگێنێ هەتا چووە سەر ئەو بیری قولەیبەی کە کافرەکانی تێفڕێدرا بوو چووە سەری بانی کردن یا فلان ابن فلان يا فلان ابن فلان هل وجدتم ما وعدكم ربكم حقا فإني وجدت ما وعدني ربي حقا فمي أي أواني كيسا كان مردون أي سرزلكاني قريش أوتان بيني كخواي قورا وعدي بيدابون من أوان بيني وعدي خواي قورا بوم هات تجيب سري خستم أي إيوش وعدي خواي قورا تان بيني يعني يا رسول الله قد جيفوا أو أنا إسبو قنيان كردوا لك شيء أقساكي فمي والذي بعثني بالحق ما أنتم بأسمع لما أقول منهم فمي والله إيوة بجوترنين بآقاترنين بساترنين بو أوي كوتم ولكنهم لا يستطيعون جوابا تنها ولام يعني تنادريتوا بخاري ومسلم رواية كات واتتنانت كافركانيش بلى تنانت كافركانيش هميان
بە ئاگان و ئەزانن چی لە دەوروبەریان ئەگوزەرێ. بۆیە خۆشەویستەکانم ئەگەر وا حاڵی بووین مردووەکان بێ ئاگان بێژیانن بێ هەستن بێنەستن نەخێر. حديثك خوشترتان في بلن في صلى الله عليه وسلم فرمي ما من أحد يمر على قبر أخيه المؤمن فيسلم عليه إلا عرفه ورد عليه. فرمي هركسيك بلاي قبري برا مسلمانك يا بروات سلامي لي بكات إلا والله ميداته سبحان الله إلا إناسيته قال هم فلان كذبك فيك ئێستا هاتوو بۆ ماڵم هاتوو بۆ سەردانم داخەوە ناتوانم هیچی پێشکەشکەم وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه یەخوا بەخێربی سەر چاوم نچاو ماوە نەسەر ماوە بەڵام وەکو خۆی چۆن سەلامی لێ ئەکرێ هەر ئاوا وەڵامێ داتەوە لەناو قەبرەکەیە. بۆیە هەر کەسێک دانەچێتە سەر قەبری یەکێکی تر با زۆر بەبێ ئاگای سەیر نەکا نەخێر سەلامی لێ بکا وەکو چۆن سەلام لە زیندوو ئەکات چونکە لە جوملەیە لە کولە مردوەکان هەواڵی زیندۆکانیان پێ ئەگات. بەڵێ بۆیە ئینسان هەر کاتێ چووە سەر قەبری خۆشەویستێکی با بڵێ السەلام عەلەیکە الله. عەبدوڵای کوڕی عومەر هەموو جارێک کە لە سەفەرێک گەڕایەوە ئەچوو بە قەبرەکەی پێغەمبەری خوای فەرموو السەلام عەلەیکە یا ڕەسوول الله، السلام عەلەیکە یا ئەبا بەکر، السلام عەلەیکە یا ئەبەتە. سەلامی خوا لەبێ پێغەمبەری خوا، سەلامی خوا لەسەر ئەبوو بەکر، سەلامی خوا لەسەر باوکم. دانە بەدانش سەلامی لێکردن چۆنە چیتە ناو مەجلیسێکەوە لە خۆ گەورەتری تایە بەعام ناڵی سەلام عەلەیکم. ئەرێ جەماعەت چۆن ئەی پێغەمبەری خوا سەلام باوەی جان چۆنی باشە الحەمدوللیلا. دانە بەدانە چکە ئەمانە تۆ گەورەترن، ئەمانە پێشینەکانی تۆن. هەر کەسێک کە چۆ ناو قەبرەکەیەوە ئەگەر مناڵ و کوڕی لە دوای بەجێ ما بێ مردووەکەم مژدەی پێ ئەدرێ ئەڵێن کوڕەکە دوای خۆ زۆر باشە زۆر ئیماندارە الحەمدوللیلا. خەریکی چاکردنی پرۆژەی خۆیەتی سەکەنە خەریکەکەی نیشتەجێبوونەکەی لە ناو گەورەیکە ئیکا بە باخێک فراوانێک کات سەوزێک کات ڕووناکێک کات خەریکی کۆکردنەوەی تێشووە خەریکە کۆمەڵێک زادی هێناوە ئێوێ بیخاتە ناو ئەم گۆڕەوە بۆ ئەوەی کە شوێنەکەی خۆش بێ باوکەکە دڵی خۆشە بێ و لە ناو مردوەکانە شانازی پێوەکە لە کوڕەکەی منە بینن چۆن لە دنیاە ئەگەر بەلای تەلارێک کاتێ پڕیایە ئەوەی کوڕەکەی منە، ئەو کوڕەکەی من کردوێتی، ئەو کوڕەکەی منە دەرەکەوێ، ئەو کوڕەکەی منە و دەنگەی هێناوە. ئەو دەنگەش لە قیامەتە ئەگاتە ئەو شوێنە پێڵێن کوڕەکەت باشە الحەمدوللیلا. باوکەکە لەوێ دوعای خێری بۆ ئەکا مژدەی پێدەن ئەڵێن کوڕەکەت الحەمدوللیلا دای خۆ زۆر باش و زۆر ساڵحە. بەشێ لە چاکەکانی شیەتە سەر چاکەی باوکی ئەڵێ ئەم چاکەیە هی منی ئەڵێ ناخر کوڕەکە دوعای بۆ کردی. سبحان الله. بەڵێ فإن أعمالكم تعرض على أقاربكم وعشائركم من الأموات فإن كان خيرا استبشروا به وإن كان غير ذلك قالوا اللهم لا تمتهم حتى تهديهم كما هديتنا. فما کردەوەکانتان عەرزە کرێتە سەر مردووەکانتان. الله ئێمە ئاگامان لێ نیە ئەوان چ دەرەجەیەکیان هێناوە، بەڵام ئەوان ئاگایان لێیەتی کە ئێمە لە چ وەزعێکین پێیان نەگات باشتر نا پێیان ئەڵێن ئەوە قەسری کشەکەتە، ئەوە ماڵی براکەتە، ئەوەش خێزانەکەتە لە پاڵ خۆتایە. فمێ کردەوەکانی ئەم شەوەستایی بۆ شەو نوێژ بڵێ کردەوەکەی پێگات تەراویحی کردەوە بڵێ بە ڕۆژوو بوویم 30 ڕۆژ الحەمدوللیلا ڕێک وەکو هەدیەک گەڵێن ئەمە مناڵەکانت ئاوایان کردووە جا خوای گەورە خەجاڵەتمان نەکا لە بەردەمی مردووەکانمانە. بۆیە هەموو جارێک ئەبوو دەردای فەرموو اللهم إني أعوذ بك أن أعمل عملا أخزى به عند عبد الله بن رواحة. عەبدوڵای کوڕی ڕەواحە و ئەبوو دەردا ڕەفیق بوون. عەبدوڵای کوڕی ڕەواحە شەهید بوو. هەموو جارێکی فەرموو خوای گەورە کارێک نەکەم خەجاڵەتی لای عەبدوڵای کوڕی ڕەواحە بقەی. سبحان الله خەمی چی بوو؟ بۆ یەکێک لە پیاوچاکان ئەڵێ ئاگاتان لێ بێ ئەگەر مردووەکانتان کردەوەکانتان عەرز کرێتە سەریان کردەوەکانتان عەرز دەکرێتە سەر پێغەمبەری خوا خۆجان خەجاڵەتی لای پێغەمبەری خوا نەکەن. زان کردەوەی چی ئەنێرن چی پێش خۆتان ئەخەن چکە ئاگایان لێیەتی. بەڵێ هەر کەسێک گەمرێ خۆشەویستەکانم مەلایکەتەکان ڕۆحی فڵان کەسە بنە ناو موعەسکەری مردووەکانەوە فەرمێ ئەومە دڵیان پێ خۆشە بێ وەکو چۆن ئێوە دڵتان بە غائیبێکی خۆتان خۆشە بێ کە لە سەفەرێکە گەڕێتەوە هەر هەمی باوشی بۆ گرێتەوە.
ئەنجا لێ پرسن پرسیاری دنیای لێەکەن مەلایکەتە کاڵێ ئەفەرمێ دەعوه فإنه جاء من غم الدنيا پەری لەمەکەن کورە لە ڕاکەڕاک و لە کێشەی دنیاوە هاتووە ئەو هەموو مەینەتی و ناڕەحەتیە بە هەناسەیە بە الله یعنی دنیا جێ هەناسەیەکی تیا نەبوو بۆ ئێمە بڵێ یعنی لێو ژێر گڵۆ بێ ئۆکسیجێنەیە هەناسی تایە بڵێ لە غەمی دنیاوە هاتووە لە خەمی دنیاوە هاتووە لێی گەڕێن سەفەرەکەی دوور بوو پیاوی چابن بە هەناسەیە بە جا پرسیاری لێەکەن ما فعلت فلانە فڵان کەس چۆنە فڵان کەس چی کرد فڵان ئەڵێ بەناو پرسیاری لێەکەن واتە ئێمەیان لە بیرە ئەوە نییە خۆشەویستەکەم لە بیر چوو بیتەوە ئەگەر ئێمە ئەوانمان لە بیر کردبێ بخوا ئەوان ئێمەیان لە بیر نەکردووە بەرەو دانەیەک دوان سیان پرسیارمان لێەکرێ مردووەکانمان پێوترێ فڵان کەس چۆنە فڵان کەس چی کرد حتا فەرمون ما فعلت فلانە هەل تەزەوەجت فڵان کەس چۆنە ئەرێ تخواشوی کرد لا إله إلا الله چنە مردەکاریەوە بەڵێ بچکە بۆ بە قەیرەیان بە بێوەژنی بەجێیان هێشتووە بەرەوە خەمیانە پرسیاریان لێەکەن اینجا ئەگەر ناخۆشترین خەبەریان پێبن ئەڵێن ئەمە ئاتاکوم بۆ فڵان کەس ناو بەلای ئێوە ناوەڵا نەمان بینیوە بۆ مرد إنا لله وإنا إليه راجعون ذهب به إلى أمه الهاوية والله ئەوە بەرەو ڕێگەکەی تر ڕۆیشتووە بەرەو جەهەنەم ڕۆیشتووە بۆیە بە ڕێگەکەی ئێمەیە بۆیە بە خەتەکەی ئێمەیە بۆیە بە ترانزیتەکەی ئێمەیە تێنەپەڕیوە بەرەو خۆشەویستەکانم ابن قەیمە فەرمێت ئەهلی جەهەنەم ئاگایان لێیەتی بەڵام ئەو نە عەزاب و ناڕەحەتیان زۆرە ناپەرژێنە سەر هەواڵی دەرەوە بەڵام ئەهلی بەهەشت ئەهلی علیین ئەهلی دەسەڕاست ئەهلی ئیمان ئەهلی مزگەوت ئەهلی ڕۆژوو کە ئیشەڵا هەمووتان لەوە نابن کە ئیساکە نەجۆتان لێمانە هەمویان ئاگایان لە یەکتریە سەدانی یەکتریەکەن جۆ هەڵەخەن ئەگەر یەکێ لە دوورەوە هاتبێ و لە مەتار دابەزی بێ زوو بە پیریەوە چن پێشوازی لێ یەکەن هەواڵی دنیای لێ پرسن چکە خۆیان ڕۆیشتون ئێستاکە نەخەمی ئێمە لێ خوای گەورە نەیان کوژی هەتا و هیدایەتیانە یەکو ئێمە خوای گەورە نەیان بیتەوە تا ئەو حەددا بڵێ بۆیە بە ئاگان جەخ ناخۆشترین خەبەرەوەیە کە خۆشەویستێکیان مردبێ بە حساب لە دنیاە بەڵام بە ڕێگەکی ئەوانە تێنەپەڕی بێ لەبەرە خۆشەویستەکەم دابڕان و فانی بوون ئەوەیە کە دواتر ئێمە ئەم خۆشەویستانەی کە هەمووی باو و باپیر و کەسوکارەکەی ئێمن لێک دابڕین و بە ڕێگەیە کانەڕۆین کە جارێکی تر ومێدمان هەبێ لە شوێنێکە یەکتری بگرینەوە وەکو فەرمێت كما يئس الكفار من أصحاب القبور وەکو چۆن کافرەکان لە خاوەن قەبرەکان بێ ئومێد بوون و خاوەن قەبرەکانیش لە کافرەکان بێ ئومێد بوون و بە یەک ڕێگەیان ڕۆیشتن و جارێکی تر ئەو ئومێدەیان لە دەست چوو کە یەکتری بگرنەوە بە یەکتری شاد بنەوە بەڕاستی ئەوە تیاچوونی گەورەیە خوای گەورە پەنامان بە مردوەکانمان شاد کاتەوە بە ئەهلی ئیمانمان شاد کاتەوە جارێکی تر ئێمەش بەڕێکی ئەوانە بڕۆین ڕۆژگاری کشەبێ ئەلین وەڵڵاهی ئەم قسامان لە دنیای ئەبیست بەخوالی بەگومان بووین خۆشمان تێی کەوتین ئەوە ئەو ڕۆژە بوو کە حسابمان بۆ نەکردەوە. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.